بەپێی راپۆرتێکی ناوەندی پەیوەندیەکان بۆ توێژینەوە و لێکۆڵینەوە استراتیژیەکان، عێراق سەبارەت بە گۆڕینی مۆدێلە ئابووریەکەی ڕوبەڕووی جەنگێکی قوڵ دەبێتەوە. ئەوەش لە کاتێکدا ئەگەر بیەوێت لە دەوڵەتێکی ڕایعیەوە کە هەموو شتێک لە نەوتەوە دابین دەکات بۆ سیستمێکی بەرهەمهێنەری هەمەجۆر خۆی بگۆڕێت. ناوەندەکە کە بارەگاکەی لە عەمانی پایتەختی ئوردونە لە راپۆرتەکەیدا باس لەوە دەکات جەنگی داهاتوو لە عێراق تەنیا شۆکێکی دارایی نییە یان قەیرانی موچە نییە کە بە بڕیارێکی نەئاسایی و بە شێوەیەکی کاتی چارەسەر بکرێت، بەڵکو بریتیە لە گۆڕینی خودی مۆدێلی ئابووری، ئەوەش لە دەوڵەتێکی ڕایعیەوە کە نزیکەی هەموو شتێک لە نەوتەوە دابین دەکات بۆ دەوڵەتێکی ڕێکخەر و هاوبەش لە ئابووریەکی بەرهەمهێنەری هەمەجۆردا کە کۆمەڵگە بەشێک لە بەرپرسیارەتی تێدا هەڵدەگرێت. ناوەندەکە ڕوونی دەکاتەوە عێراق ڕوبەڕووی ئابووریەک دەبێتەوە کە بە شێوەیەکی نیمچەتەوا و پشت بە داهاتی نەوت دەبەستێت، لەگەڵ گەشەیەکی دانیشتوان کە بە خێرایی زیاد دەکات و گوشار لەسەر هەلی کار و خزمەتگوزاریەکان، هەروەها ژینگەی وەبەرهێنان و لاوازی متمانەی نێوخۆیی و دەرەکی دروست دەکات. راپۆرتەکە پێی وایە لە عێراق دەوڵەت گەورەترین خاوەنکارە، هاوڵاتیش چاوەڕێی موچە دەکات و هیچیش بەرهەم ناهێنێت، کارتی تایبەتیش لاواز و شپرزێ و بەڕۆتین و گەندەڵی گەمارۆدراوە، لە کاتێکدا هیچ بنەمایەکی بەرهەمهێنانی ڕاستەقینەش لە کشت و کاڵ یان پیشەسازی یان تەکنەلۆژیادا بوونی نییە. راپۆرتەکە باز لە دوو بژاردەی دیار دەکات لە بەردەم دەسەڵاتداراندا کە لە ڕاستیدا دوو ڕێگان بۆ دوو داهاتووی دژ بە یەک. یەکەم ڕێگا بەڕێوەبردننی داڕمان بە هێواشی، ئەمەش لە ڕێگەی سیاسەتەکانی فراوانکردنی دامەزراندن لە کەرتی گشتی و زیادکردنی خەرجی بەکاربردن لەسەر حسابی وەبەرهێنان و دواتریش قەرزکردن بۆ پڕکردنەوەی کورتهێنان لە بری چاکسازیکردن لە ڕەگ و ڕیشەکەی. ئەم ڕێگەیە بە شێوەیەکی کاتی هەستی سەقامگیری دەبەخشێت، بەڵام لە ڕاستیدا بەواتای داخورانی هێزی کڕینی هاوڵاتی و دابەزینی بەهای دراو دێت. لەگەڵ بەردەوامی داڕمانی پەروەردە و تەندروستی و ژێرخان هەرچەندە موچەیش لە مەودای کورتدا بەدەست بێت. دووەم ڕێگەی سەر لە نوێ داڕشتنەوەی گرێبەستی ئابووری. ئەمە ڕێگە هەرە سەختەکەیە، بەڵام تاکە ڕێگەیە کە دەرفەتێکی ڕاستەقینە بۆ داهاتوویەکی جیاواز بە عێراق دەدات. لەگەڵەوەشدا پێویستی بە سەر لە نوێ داڕشتنەوەی خەرجی گشتی لە بەرژەوەندی وەبەرهێنان و ژێرخان و خزمەتگوزاریە سەرەتاییەکان هەیە. بەپێی راپۆرتی ناوەندی پەیوەندیەکان بۆ توێژینەوە و لێکۆڵینەوە استراتیژیەکان، ئەم ڕێگەیە لە سەرەتادا لەلایەن زۆرێکەوە ڕەتکراوە دەبێت، بەڵام باجی چاکسازی ئەمڕۆ هەرچەندە بە ئازار بێت، زۆر لە باجی داڕمانێکی گەورە لە داهاتوودا کەمترە.